سڵاتانە بێدازن بەخێر بێن بەوانەی دووەم لە بەشی چوارەمی کۆرسی نێتوەرک پلس. لەوانەکەی ڕابردوو باسی کۆڵژن دۆمینمان کرد بە شێوازێکی تەواو باسی ئەو بابەتەمان کرد واتە مەودای پێکدادانی داتا کە گوتمان هەر ئامێرێک بە شێوازێکی تایبەت مامەڵە لەگەڵ پێکدادانی داتا دەکەن. بەڵام لەم وانەیە ئێمە باسی برۆدکاست دۆمین دەکەین واتە مەودای پەخش تا چەند ئەو ئامێرە دەتوانێت پەخشەکەی خۆی بڵاو بکاتەوە بۆ ئامێرەکانی دیکە. بەڵام پێشەوەی ئێمە باسی برۆدکاست دۆمین بکەین ڕاستەوخۆ دەبێت بزانین کە برۆدکاست چییە. ئێمە چەندین شێوازی نردنی داتامان هەیە. بۆ نمونە یونیکاستت هەیە کە تۆ لە ئامێرێکەوە بۆ ئامێرێکی دیکە دەینێری. باشە ئەوەیان پێ دەڵێن یونیکاست، یعنی خۆت لەگەڵ بەرامبەرەکە. جۆرێکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن مەڵتیکاست، واتە تۆ تەنها قسە دەکەی لەگەڵ چەندین ئامێری دیاریکراو لە کۆمەڵە ئامێرێک. باشە یعنی تەنها قسە لەگەڵ گروپێک دەکەی کە پێک هاتوونە لە چەند ئامێرێکی دیاریکراو. بەڵام ئەو جۆرەی کە ئێمە باسی دەکەین پێی دەڵێن برۆدکاست. وەک دەزانن برۆدکاست واتە پەخش، یعنی تۆ قسە لەگەڵ هەموو ئامێرەکان دەکەین. یعنی کاتێک تۆ پرسیارێکەکەی تۆ پرسیار لە هەموو ئامێرەکانی ناو ئەو بەشە دەکەیت. ئەوەیان بابەتی برۆدکاستە. یعنی ئەگەر بە ئاسانی باسی بکەین برۆدکاست بابەتی پەخش کاتێک کۆمپیوتەرەکان داوای شتێک ئەەکەن، هەردەم ئێمەش کاتێک داوای شتێک ئەەکەین بە سیغەیەکی کۆ قسەکەین. یعنی بۆ نمونە ئەڵێین کێ ئەم قەلەمەی لایە. باشە ئێمە قسە لەگەڵ هەموو کەسێک ناکەین بە تەنیا تاکو ئەم پرسیاری لێ بکەین، بەڵکو لە هەموو ئەم کۆمەڵە کەسە ئەڵێن کێ کتێبێکی لایە. تەنها ئەو کەسێک کە کتێبەکەی لابێ ئەو وڵام ئەداتەوە. ئەمە بابەتی برۆدکاستە، یعنی تۆ قسەیەک ئەەکەی بە دەنگێکی بەرز هاوار دەکەیت بۆ هەموو ئامێرەکان تاکو گوێیان لێبێ. ئەو ئامێری کە ئەم شتەی هەبێ ڕاستەوخۆ وڵام دەداتەوە. باشە لە بابەتی نێتوەرکەم شتە چۆن ڕوودەدا؟ لە هەندێک حاڵەت کۆمپیوتەر بۆ نمونە پێویستی بە ماکە ئەدرێسی کۆمپیوتەرەکەی دیکەیە. ڕاستەوخۆ هاوارەکە ئەڵێ IP ئەدرێسی ژمارە ئەوەندە، ماکە ئەدرێسە چەندە. ئەمە بابەتی برۆدکاستە. برۆدکاست دەکات لە ناو تۆڕەکە. یاخۆت هەندێک جار کۆمپیوتەرێکی تازە دێتە تۆڕەکە IP ئەدرێسی نییە. ڕاستەوخۆ برۆدکاست ئەکا ئەڵێ کێ IP ئەدرێسی هەیە بیدات بە من. ئەو کات DHCP ڕاستەوخۆ ئۆفەرێکی بۆ ئەنێرێ ئەڵێت من IP ئەدرێس ئەدەم بە تۆ. بۆیە لە زۆربەی حاڵەت برۆدکاست ڕوو ئەدات لە ئامێرەکان. بۆیە بیرۆکەی برۆدکاست گرنگە لی تێبگەیت. ئێستا با پێناسەی برۆدکاست دۆمین بخوێنین و باسی بکەین کە چیە، چونکە وانەکەمان هەرخۆی لەسەر برۆدکاست دۆمینە. دۆمینی پەخش بریتیە لە مەودای تۆڕەکە کە دەتوانێت یەک پەیام بۆ هەموو ئامێرەکان بنێرێت لە هەمان مەودای پەخش. ئێمە سەرەتا باسی بیرۆکەی برۆدکاستمان کرد. بەڵام ئێمە کاتێک باسی برۆدکاست دۆمین دەکەین واتە ئەم پەیامە تا چ شوێنێک بەردەوام دەبێت. باشە واتە مەودای پەخشەکە. ئەوەیان لە هەمووی گرنگترە. کاتێک تۆ پرسیارێکەکەی لە ژوورێک لەگەڵ کۆمەڵە کەسێک، ئایا دەنگەکەی تۆ پەیامەکەی تۆ تاکو چ شوێنێک بەردەوام دەبێت. ئایا تەنها ژوورێک گوێبیستی دەنگەکەی تۆ دەبێت یاخود ژوورەکەی تریش بە هەمان شێواز دەتوانێت گوێبیستی دەنگی تۆ بێ. ئەمە بابەتەکەیە. برۆدکاست دۆمین واتە مەودای پەخشەکە. ئامێری یەکەم باسی هەب دەکەین. هەب بە شێوازێکی تەواو تەنها یەک برۆدکاست دۆمینە. باشە کەمێکی دیکە وەکووانەکەی ڕابردووش بە شێوازێکی باشتر باسی برۆدکاست دەکەین، بەڵام تەنها سەرەتا دەمەوێت وەکو بابەتێکی سەرەتایی باسی ئامێرەکان بکەین. ئامێری هەب تەنها یەک برۆدکاست دۆمینە، یعنی ئەگەر تۆ سێ ئامێری هەب بە یەکتر ببەستیەوە تەنها یەک برۆدکاست دۆمینە، تەنها یەک مەودای پەخشە. باشە ئێستا باسی ئامێری سویچەکەین، تکایە زۆر باشی تەرکیز وکە لەسەر ئەو قسانەی کە من دەیڵێم سەبارەت بەم بەشە. ئامێری سویچ بە شێوازێکی دیفۆلت واتە کاتێک تۆ ئامێرەکە دەکڕی کۆنفگرێشنی ناکەی، ڤیلانی جیاواز دروست ناکەی لەسەر ئامێرەکە، تەنها خۆی یەک ڤیلانی تێدایە کە هەموو پۆرتەکان لەناو ڤیلانی ژمارە یەکن. کاتێک باسی برۆدکاست دەکەین بە شێوازێکی دیفۆلت هەموو ئامێرەکان لەناو یەک برۆدکاستن. کەواتە دووبارە بە شێوازێکی دیفۆلت ئامێری سویچ چەند برۆدکاست دۆمینی تێدایە؟ تەنها یەک برۆدکاست دۆمینی تێدایە. باشە ئێستا با باسی بەشی دووەم بکەین لە بابەتی سویچەکە. کاتێک تۆ ڤیلان دروستەکەیت واتە سویچەکە دابەش دەکەیت.
دەڵێیت لە پۆرتی ژمارە 1 تاکو پۆرتی ژمارە 10 ئەوەیان ڤیلانی ژمارە 2 بۆ نمونە. لە پۆرتی ژمارە 10 تاکو پۆرتی ژمارە 15 ئەوە ڤیلانی ژمارە 3 تۆ دابەشیان نەکەی. باشە؟ کاتێک تۆ ڤیلانی سربەخۆ دروستەکەی لێرە تۆ برۆدکاستەکانیشت دابەش کرد. باشە؟ یعنی کاتێک ڤیلانی ژمارە 1 برۆدکاستە گرنێرێ ناڕوات بۆ ڤیلانی ژمارە 2. کاتێک تۆ 3 ڤیلانت هەیە واتە تۆ 3 مەودای پەخشی جیاوازت هەیە. باشە؟ ئەوەیان زۆر گرنگە ئاگاداری ئەو تیبینێبی. بە شێوازێکی کورت ئامێری سویچ کاتێک 1 ڤیلانی تێدایە بە شێوازێکی دیفۆڵتی خۆی بنەرەتی خۆی کاتە کۆنفیگریشنی لەسەر نەکراوە تەنها 1 برۆدکاست دۆمینە. باشە؟ کاتێک ئەم سویچە ئێمە دابەشی دەکەین هەمان سویچ دابەشی ئەەکەین ڤیلانی جیاواز دروستەکەین لەسەری واتە ئێمە برۆدکاستەکانیشمان دابەش کرد. بابینە سەر ئامیرەکەی دیکە کە پێی دەڵێن ڕاوتەر. ڕاوتەر چۆن مامەڵەکە لەگەڵ بابەتی برۆدکاست دۆمین. ڕاوتەر ناهێڵێت برۆدکاست بگوازرێتەوە لە شەبەکەیەک بۆ شەبەکەیەکی دیکە. یعنی ڕاوتەرەکەی تۆ 3 پۆرتی تێدایە واتە 3 برۆدکاست دۆمینی تێدایە. باشە؟ یعنی 3 مەودای پەخشی جیاوازی تێدایە. بە هیچ شێوازێک ڕاوتەر برۆدکاست ناگوازێتەوە. ئێستا بە شێوازێکی باشتر باسی ئەو ئامێرانە دەکەین کە چۆن مامەڵە دەکەن لەگەڵ مەودای پەخش برۆدکاست دۆمین. لە ئامێری یەکەمەوە دەست پێ دەکەین ئامێری هەڵ. ئێمە وتمان ئامێری هەڵ چەند برۆدکاست دۆمینی هەیە؟ وتمان یەکدانە. یعنی ئێستا ئەم 3 کۆمپیوتەرە کاتێک لەگەڵ یەکتری بەستراون بەڵگەی ئامێری هەب 1 برۆدکاست دۆمینیان هەیە. سەیری نمونەی دووەم بکە. لە نمونەی دووەم ئێمە 2 ئامێری هەبمان هەیە. باشە؟ لەم حاڵەتە دەبنە تەنها بازنەیەکی گەورەتر. دووبارە هەمیان 1 برۆدکاست دۆمینە. باشە؟ یعنی کاتێک ئەم کۆمپیوتەرە لە هەبی ژمارە 1 داوای شتێک ئەکا دەنگی ئەم کۆمپیوتەرە ئەو برۆدکاستە ئەم پەخشەکە دەینێرێت دەگات بۆ هەبی ژمارە 2 کۆمپیوتەرەکانی دیکەش گوێیان لە دەنگی ئەم کۆمپیوتەرە دەبێت. باشە؟ ئەوەیان بابەتی برۆدکاستە بابەتی برۆدکاست دۆمین مەودای پەخشەکە تاکو چەند دەگات. بزانە ئێمە 2 ئامێری هەبمان ڕەبت یەکتر کرد بوو بە 1 بازنەی گەورەی برۆدکاست. طبعاً ئەوەشیان خراپە. کەمێکی دیکە لە کۆتایی ئەم بابەتە باسی خراپیەکانتان بۆ ئەەکەم کە بۆ نابێت برۆدکاستی ئێمە زۆر گەورە بێت. بەڵکو ئێمە هەردەم دەڵێن دەبێت برۆدکاستەکە دابەش بکرێت. هەر بەشێک برۆدکاستێکی تایبەتی خۆی هەبێت لە کۆتایی باسی دەکەین. بەڵام ئاگادار بە 1 ئامێری هەب 1 برۆدکاستە. 2 ئامێری هەب کاتێک بەیەکتر دەبەسترێنەوە هەردەم 1 برۆدکاستە. واتە ئامێری هەب هەردەم نابێتە 2 برۆدکاست و 3 برۆدکاست. ئێستا بە باسی ئامێری سویچ بکەین. لە ئامێری سویچ ئێمە وتمان بە شێوازێکی دیفۆڵت بە شێوازەکە ئێمە ڤیلانمان لەسەردانە نابێ تەنها 1 برۆدکاستە. باشە؟ یعنی ئەم 3 کۆمپیوتەرە کە لە ئامێری سویچن تەنها 1 برۆدکاست دۆمینە واتە لە 1 بازنن لە 1 مەودای پەخشە. سیرکە کاتێک ئێمە 2 سویچ بەیەکتر دەبەستینەوە ئێمە 1 برۆدکاست دۆمینی گەورەترمان دەبێت. ئێستا باسی ڕاوتەرەکەین. لە ڕاوتەر ئێمە وتمان بە شێوازێکی سەرەکی و تەواو و ڕاوتەر برۆدکاست ناگوازێتەوە. واتە هەردەم چەند پۆرتت هەبێت لە ڕاوتەرەکە تۆ ئەوەندە برۆدکاستت هەیە. ئێستا بۆ نمونە لەم ڕاوتەرە تۆ 2 پۆرتت هەیە واتە تۆ 2 برۆدکاستت هەیە. باشە؟ و هەروەها لەم وێنەیە ڕاوتەرەکەت 3 پۆرتی تێدایە واتە تۆ 3 برۆدکاستت هەیە لەم شوێنە. سەیری ئەم وێنەیەش بکەن ڕاوتەرێکت هەیە 2 پۆرتی تێدایە هەر پۆرتێک لە ڕاوتەرەکە شەبەکەیەکی جیاوازە و هەروەها برۆدکاستێکی جیاوازە. باشە؟ بۆیە ڕاوتەر بە هیچ شێوازێک برۆدکاست ناگوازێتەوە. هەردەم بۆ ئاسانی ڕاوتەرەکە چەند پۆرتی تێدایە تۆ بزانە ئەوەندە برۆدکاست دۆمینی تێدایە ئەم ڕاوتەرە. و هەروەها باسی ئامێری بریجمان نەکرد ئامێری پرت ئەویش برۆدکاست دروست ناکە بەڵکو کاری وی ئەوەیە کە بهێڵیتن بۆ نمونە تۆڕی ژمارە 1 قسە بکات لەگەڵ تۆڕی ژمارە 2 و هەروەها بە پێچەوانە کەواتە ئامێری پرت ئامێری بریج وا دەکا کە برۆدکاستەکان بگوازرێنەوە لە پۆرتێک بۆ پۆرتێکی دیکە بۆیە ئامێری بریجش تەنها 1 برۆدکاست دۆمینە. کەواتە هاوڕێیان باسی هەموو ئامێرەکانمان کرد باسی ئەو سیناریۆیانەمان کرد کە چۆن مامەڵە دەکەن لەگەڵ بابەتی برۆدکاست دۆمین. تەنها هەندێک کتێبینی ماوە هەندێک زانیاری ماوە کە باسی بکەین بە کورتی.
پرسیارێکی گرنگ هەیە کە دەبێت ئاگاداری بین. بۆچی زیادکردنی پرۆدکاست دۆمین مەودای پەخشەکە بە مەترسیدا دەدرێت بۆ ئادای تۆڕ. ئێمە هەردەم دەڵێن دەبێت پۆڵەکە دابەش بکرێت بۆ چەندین بەشی جیاواز. واتە شەبکەی جیاواز، ڤیلانی جیاواز، تاکۆ بڕۆدکاستەکان هەر هەمووی یەک نەبێت. واتە یەک بڕۆدکاست یەک بازنەیەکی بڕۆدکاستی گەورەمان نەبێت. چەندین هۆکار هەیە کەوا دەکات بڕۆدکاستێکی گەورەی زۆر باش نەبێت. یەکەمیان بڕۆدکاست ترافیکەکەت زۆر دەبێت. واتە CPU بە ڕێژەیەکی زۆر بەکاردێت. هۆکارێکی دیکەش هەیە کە بڕۆدکاست دۆمینێکی گەورە خراپ بێ، ئەویش بابەتی بڕۆدکاست ستۆرمە، گەردەلوولی پەخش. ئەم بڕۆدکاست ستۆرمەوا دەکات کە تۆڕەکە بە تەواوی تووشی شەلێلێکی گەورە بێت، تۆڕەکە بە تەواوی ڕابوەستێ، کێشەیەکی زۆر خراپە ڕوبەڕووی دەبیەوە کاتێک تۆ برۆدکاستێکی زۆر گەورە دروستەکەی لەناو تۆڕەکە. بە دڵنیاییەوە برۆدکاست ستۆرمی شۆکاری خۆی هەیە کاتێک دروست دەبێت، یعنی بۆ نمونە کاتێک تۆ دوو ئامیر سویچ پێکتر دەبەستیەوە بەڵام بەبێ بەکارهێنانی پرۆتۆکۆڵی STP تاکووا بکات کە لوپ دروست نەبێت لە نێوان ئەم دووسێ ئامێرە، یاخودەوەی خۆ دەستکاری پرۆتۆکۆڵی STP ئەەکەی لەناو تۆڕەکە، ئەو پرۆتۆکۆڵی کە ناهێڵێت لوپ دروست بێ لەناو ئامێرەکان. یاخود شتێکی گرنگ هەیە کە دەبێت ئاگاداری بی بابەتی سکورێتیە. چەندین بەرنامەی جیاواز هەیە کە برۆدکاستێکی زۆر دروست دەکات، ینی لافاوی ئارپ دروست دەکات، لافاوێکی DHCP دروست دەکات. ئەم لافاوە برۆدکاستە وا دەکات دووبارە تۆڕەکە تووشی ڕاوەستانێکی زۆر بێت. بۆیە زۆر گرنگە ئێمە تا دەتوانین برۆدکاستێکی گەورە دروست دەکەین، تا دەتوانین دەبێت ئێمە هەر بەشێک برۆدکاست دۆمینێکی تایبەتی خۆی هەبێ، بە واتایەکی دیکە کە ڤیلانی خۆی هەبێ، شەبکەیەکی تایبەتی خۆی هەبێ، تاکو هەر کێشێک لەم بەشە ڕوویدا کاریگەری نەبێت لەسەر بەشەکانی دیکە، تاکو ئامێرەکەش CPU کەم بەکاربێنێ، باندویدی زۆری بمینێتەوە و هەروەها خێرا بێت لە ئەرکەکەی، چونکە تۆ زۆر بەباشی تۆڕەکەت دابەش کردووە بۆ بەشی بچووک. هاوڕێیان وازان گەشتنە کۆتایی ئەموانەیە کە باسی بابەتی پرۆدکاست دۆمینمان کرد. هیوادارم زۆر باشی لەم بابەتە تێگەیشت بن، یاسینتان لەگەڵ بۆ هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.